بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆم بە خۆشحاڵەزانم لەگەڵ ستافەکەم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی لە نزیکەوە بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبینەوە. لەم بەرنمێدا لە خزمەت بەرپرس و ئەندامانی مەڵبەندی شارەزوری کۆمەڵی ئیسلامی داین. لە خزمەت برایان و خوشکان بزانین لە ماوەی ڕابردووی 4 بۆ 5 ساڵی ڕابردوو لە نێوان کۆنگرەی 3 بۆ ئەم کۆنگرەی کە وا بڕیارە لەم مانگەدا ئەنجام بدرێت و ساز بکرێت و ببەسرێت پشت بەخوا خوشکوبرایانمان لە سنووری مەڵبەندی شارەزور کار و چالاکەکانیان خۆی لە چیا بینێتەوە ئەو کار و چالاکانەی کە تایبەت بوون بە شێوازێکی گشتی بە عامی خەڵکەوە نەک تەنها تایبەت بوون بە ئەندام و کادر و لایەنگر و دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامیەوە. زۆر بە خۆشحاڵیەوە لە خزمەت مەڵبەندی شارەزورێن سەرەتا چینە لای بەرپرسی مەڵبەند بە ڕێز مامۆستا عەبدولقادر ساڵح. مامۆستا سڵاوی خوات لەبێت. سوپاس بۆی کە دەرفەتان پێین لە خزمەتتان نابین بۆ ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی لە نزیکەوە. زۆر سپاس. مامۆستا گەل لێەوە دەست پێ بکەین سنووری جوگرافی و کارکردنی مەڵبەندەکەی ئێوە مەڵبەندی شارەزوری کۆمەڵی ئیسلامی وا بزانم سنوورێکی بەرفراوانتان لە قەزا و ناحێ و گوند لە بەردەسایە. ئەگەر سەرەتا لێوە بچێت ناو بەرنامەکە سنووری کارکردنی ئێوە لەکوێوە بۆ کوێ دەست پێەکە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا بخيراتني جنابتانكين كاردانا يا أخوة بخير بيان أو ستافا بريزة وماندونا ناسشي كالقلتانا يا سباسيانكين سپاسی ماندووبوونیانەکەین یاخوا بەخێر بێن سەر چاومان. پێشی ئەوەی کە باسێک لە سنووری مەڵبەند بکەین پێم خۆشە لە خزمەت جەنابتان و بینەرانی بەڕێزیش هەرچەندە ئاشنان بەس بۆ ئاشنا بکەین کە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی پارتێکی سیاسی ئیسلامین تێدەکۆشین لە پێناو چەسپاندنی دادگەری و هێنانەکانی دادگەری بۆ ناو کۆمەڵگای کوردەواری و هەروەها زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و ئاکارە بەرز و پەسەندەکانی ئیسلام لە ناو کۆمەڵگای کوردەواریە. چونکە بەڕاستی هەموو کۆمەڵگایەک بۆ کۆمەڵگای کوردەواری ئێمە سەرەڕای ئەو هەموو ئاکار و ڕەوشتە بەرز و جوانانەی کە هەیەی پێویست بەوە ئەکا زیاتر تەرکیز بخێنە سەر خاڵە بەهێزەکانی ئاکار و ڕەوشتەکانی و خەلەل و کەم و کوڕەکانیش چارەسەر بکەین. ئامانجمان هەم لە دامەزراندنی کۆمەڵی ئیسلامی و هەم لە کردنەوەی بارەگاکانمان ئەمە لە کار و چالاکەکانتانە ڕووی ینی ڕنگدانەوەی هەبووە. بە ئێستا لە خزمەت جەنابەت باسێکم کە کاری ئێمە لەم چوارچێوەیە بووە، لە چوارچێوەی دابینکردن و بەدەستخستن و هێنانەکایی دادگەری لە دادگەری کۆمەڵایەتی، دادگەری سیاسی، دادگەری ئابووری لە هەموو ئەو مەجالانەی کە پەیوەندی بە حەیات و ژیانی کۆمەلگاوەیە. ئیشی ئێمە ئەوەیە سەرەڕای ئەوەی کە وەڵامدانەوەی فەرمانێکی تری خوای پەروەردگارە کە ئەفەرمێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. ئێمە خەیرە ئومەتین، خوای پەروەردگار شایەتی بۆ داوین و ئەم نازناوەی بڕیەوە بەسەرمانە کە ئێمە باشترین ئومەتین. بۆچی باشترین ئومەتین لە نێوان خەڵکی و کۆمەڵگەکانە؟ لەبەر ئەوەی کە فەرمان بە چاکەکەین. فەرمانکردن بە چاکە واتە گێڕانەوەی خەڵکی جارێکی تر بۆ ئاکار و ڕەوشتە بەرزەکانی ئیسلام و ڕێگری لە خراپە ئەکەین لەوەی کە ئەگەر کارێکی بە جۆرێک لە سنەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوور بێ نەیهێڵین و ڕێگری لێ بکەین و برەو بە خاڵە بەهێز و چاکەکانیان بکەین و لە لایەکی تریشەوە باوەڕهێنان بە خوای پەروەردگار لەسەر ئەو شێوازەی کە قورئان و سنەت باسێکە. ئیش و کاری ئێمە ئاوهایە و لەم چوارچێوایە وەکردنەوەی بارەگاکانمان لە هەموو سنوورەکانە لە کوردستان بۆ ئەم مەبەستانەیە لە ڕاستیە. طبعا سنووری مەڵبەندی 12 شارەزور خۆتان ئەزانن کە لە کۆنگرەی 3 بڕیاردرا لەسەر ئەوەی مەڵبەندی 12 شارەزور دروست بکرێت سەر لە نوێ. سوپاس بۆ خوای پەروەردگار ئەوەش نیشانەی حەیەوێتی کۆمەڵی ئیسلامی بوو و نیشانەی بەرەو پێشچوون و گەورەبوون و فراوانبوونی کار و چالاکیەکانی کۆمەڵی ئیسلامی بوو. چونکە تۆ بەردەوام مەڵبەند و بارەگاکان بکەیتەوە وەکو بڵێ ئیلهام و نیشانەی ئەوەیە کە تۆ لە فراوانبوون و گەورەبوون دای. سوپاس بۆ خوا
سنوورەکەیشی قەزای دەربەنی خانە قەزای شارە زورە هەڵەبجەی تازە لەگەڵ ناحێی عەربەد و قەزای سەی سادق و قەزای پێنجوێنە ناحێی گەرمک و ئەوانیشی لەگەڵە و سنوورێکی فراوانی لە گوندەکان بە دەورەوەیە برایانمان لە هەموو ئەو قەزا و ناحیانە بارەگان هەیە تەوان ئێمە لەم 5 قەزا و ناحەیە هەمویان بارەگەکانمان بارەگەدارن زائیدەن سێ ئەنجومەنی خوشکانیشمان هەیە ئەنجومەنی عەربەت و ئەنجومەنی قەزای شارە زۆر و ئەنجومەنی سەی سادق بە خوشک و برایانەوە لەم چوارچێوەیە ئێمە دەستمان داوەتە کارکردن و بارەگاکانمان سواز بۆ خوای پەروەردگار بوونەتە منبەعی کۆکردنەوەی خەڵکی و هیچ جیاوازیەکمان نەکردووە لە نێوان خەڵکیە لە سەردانکردن و بەدەمەوە چوونیانە چ ئەندامی ئێمە بوو بێ چ ئەندامی ئێمە نەبوو بێ خەڵکێکی زۆر لە سنووری ئەم ئەنجومەن و مەڵبەندە هاوکاری کراوە بەدەمیەوە چوون گرفت و کێشەی کۆمەڵایەتیان بۆ هەڵ کراوە یعنی ئەوەی کە توانی بێتمان و قازانج و خێر و خۆشی خەڵکی تێدا بوو بێ بەشدار بووین تایە و هەوڵمان بۆدا و خۆمانمانتیامان دوو کردووە زۆر باش و بە ئەرکی سەرشانی خۆشمان زانیوە ئەو بارەگا و با بڵین شوێنانەی کە بارەگاتان لی هەیە ئەنجومەنانە بارەگاکان بارەگای خۆتانن یان کرێن تاوان لە پێنجوێن و سەی سادق و عەربەت و قەزای شارە زۆر بارەگای خۆمانن ئەوانە بەڵام لە دەربەندی خان کرێیە بە کرێخانوێکە گرتومانە و زۆر باشە هەم خۆتان وەکو بڵین مەڵبەندی شارە زور بە بڵین سنتەری مەڵبەندەکە لە ناو قەزای شارە زورایە سەی سادقی عفو دوایش دەگەڵ بەرپرسی ئەنجومەنی سەی سادق هەر باسیەکەین بەڵام کاروبارەکانی ئێوە بەتایبەت لەگەڵ فەرمانگە پەیوەندیدارەکانی حکوومەت چ قایم قامێت بێ چ مدیرناحیەکان بێت چ پۆلیس و ئاسایش و ئەو لایەنانە بێ چۆنە هەماهەنگی و هاوکاریتان چ لە ناو قەزای سەی سادق چ لە قەزا و ناحیەکانی دەوروبەری وەڵای سواز بۆ خۆی پەروەردگار یعنی ئێمە وەکو عەرزم کردن ئیش و کاری ئێمە و کۆمەڵی ئیسلامی بۆ بتەوکردنی پەیوەندیەکانە لە نێوان چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردەواریە جا ئەوەی حکوومەت بێ و ئەوەی حیزبی بێ و ئەوەیشی هەر کۆمەڵایەتی بێ وەکو ڕئیس عەشرەت و مامۆستایان و زانایانی ئاینی و کەسایەتیەکان ئێمە لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەت پەیوەندیەکی تونند و تۆڵمان هەیە لەسەر ئاستی هەموو قەزاکان ئەنجومەنەکان ئێمە سەردانی دام و دەستگاکانی حکوومەتمان کردووە هەم ئاسایش هەم قامێت و ناحیەکان هەم بەڕێوەبەراتی پۆلیس و یعنی ئەوەی پێمان کرابێ لە دروستکردنی عەلاقە و پەیوەندی و ئاشنابوونی یەکتر بەکار و حتا ئاشناکردنی دام و دەستگاکان بەکاری سیاسی کۆمەڵی ئیسلامی کە ئیشمان چییە پەیوەندێکی باشمان هەیە پەیوەندێکی تۆڵمان هەیە پەیوەندێکی دۆستانە و زۆر باشە گەسی گوێی لەم بەرنامەیە بێ ئەڵێ لە کاتێکدا ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی ئۆپۆزیسیۆنن معارەزەن لەم خولەی پەرلەمانە چۆن لەسەر ئاستی مەڵبەند پەیوەندەکانتان لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەت تونگ و تۆڵە یعنی ئەم پەیوەندی تونگ و تۆڵێ ئێوە بۆچی بەکارتانێناوە بەسم ئەلەوەیە بەڵێ وەڵا جا ئەوەی ئۆپۆزیسیۆن بوونی کۆمەڵی ئیسلامی ئۆپۆزیسیۆن بوونێکی تایبەتیە کاتی خۆشی لەگەڵ یەک دوو لایەنیکە بەیەکەوە ینی ئۆپۆزیسیۆن بووین ئێمە ئەو کاتەش هەندێک کاری چاکە کرا حکوومەتیان کردومانە دەستخۆشیمان لێکردنیان و چۆن ئۆپۆزیسیۆنی وابێ ئەو نەفەسەی کۆمەڵی ئیسلامی هەیەتی نەفەسێکی عەدالەت و دادگەری و دادپەروەریە یعنی ئێمەڵین بۆ ئەوە دروست بووین کە عادیل بین دادگەر بین بۆیە ئەگەر کەسێک خوا نەخواستە هەر ناحەزیشمان بێ کارێکی چاکە بکە ئێمە بە چاکەکانی ئەڵێن چاک و بە خراپە و کەم و کوڕەکانیشی ئەڵێن خراپە و کەم و کوڕی هەیە و ئاگاداریەکەینەوە ئێمە واکەین جا ئەو دام و دەستگانەی وەکو پۆلیس و ئاسایشەوەوان ئێمە سەردانمان کردوون بۆ ئەوەی سەردانمان کرد ماوەی پێش ئێستا چوینە سەردانی بەڕێوەبەراتی ئاسایشی سەی سادقمان کرد لێرە یعنی لەوێ پێمان وتمان ئێمە دەستخۆشیتان لە یەکەین کەوەی شەو نخونیە کێشن هەوڵەدەن لەوەی کە خوا نەخواست خەڵکێک بە جۆرێک لە جۆرەکان هەڵەیەکە کات دزی شتی واکرێ نازانم کارێکی ئەوەکرێ ئێوە هەوڵەدەن دڵە ڕاوکێ دروستەکرێت لە ناو خەڵکیە خەڵک بێت زارە خەڵک بێت تااقەتە ئەوانە ئێوە ئەوانە ناهێڵن ئێمە دەستخۆشیتان لێکین نیشێکی باشە و پێویستە ئاسایشی هەمووان بێ و هی ئەم مجتەمع بەڵێ یعنی ئێمە سەردانەکەمان بۆ ئەوەیە کە ئەگەر کەم و کوڕێک لە شوێنێک بوو بێ
وتمانە ئەو کەم و کوڕێ هەیە بە ئاوا بێ بە ئاسایش هەمووان بێ پۆلیسی هەمووان بێ بە هەموو ئیسراحەتی لە پاڵا بکەین یعنی ئەگەر کەم و کوڕێک لە شوێنێکەوە هەبێ من ئەم دەستگایە بەهی خۆم بزانم زۆر باشە بین سەر ئەو ینی جوگرافیەکەی ئێوە منطقەکەی ئێوە لە دەربەنی خانەوە بۆ پێنجۆن بیگرە جیاوازە هەم لە ڕووی عشایر و ئەو با بڵێن بنەماڵ و عشرەتانی تایەتی هەم لە پێگاتەکەیەوە ئێوە چۆن توانیوتانە باڵانس لە نێوان ئەمانە ڕاگرن توانیوتانە لەگەڵ با بڵین بنەماڵە و عشیرەت و ئەوی کە ناوبانگێکی هەیە لە ناوچەکەیە پەیوەندیتان تۆم و تۆڵ بێ وڵی بەتاکی دێمە لەگەڵ هەمویان ئەوەکو عرضم کردی پەیوەندیمان بتەوە تونند و تۆڵە ئەوەش ینی دائما سەیری سیرەی پێغەمبەری خوامان کردووە صلی الله عليه وآله وسلم چۆن مامەڵەی لەگەڵ چین و توێژە جیاوازەکانە کردووە ئێمەش بە هەمان شێوە جا ئەو ئەنجومەنانی کە هەمانە هەر بەرپرسی ئەنجومەن و ئەندامانی ئەنجومەن خەڵکی منطقەکە خۆیان شارەزان لە بارودۆخ و وەزعی کۆمەڵایەتی ئەو سنوورە ئێمەش هاوکار بووین لەگەڵیانە لە خزمەتیانە پەیوەندیمان لەگەڵ زانایان لەگەڵ ڕئیس عشیرەتەکان لەگەڵ لادیەکان یعنی بەو شێوازەی تەرتیباتی ئەنجومەنەکان کراوە کە ئەهلی منطقەکەن ئەهلی شوێنەکەن و خۆیشیان ئەزانن چۆن مامەڵەکەن لەگەڵ ئەو خەڵکە هەمووش ناسراویەکی نەم شارە زوور هەمووان لە شارە زوورە ژین تا ڕادەیەکی باش پەیوەندی کۆمەڵایەتی و خزمایەتی زۆرە لە نێوان شار و شارۆچکەکانە بۆیە کللتوری یەکتر ئاشناین شارەزاین و زۆر باشە پەیوەندیەکانمان لەسەر ئەو بەرچاو ڕوونیان هەرچەندە لەو خوشکانە پرسم لەسەر کاروباری خوشکان بەڵام ئێوە جەنابەت وەکو کەسی یەکەمی مەڵبەند لەگەڵ کاروباری خوشکانە دەست و پەنجەتان چۆنە ئایا هاوکاری یەکترن لە کاتێکا خۆ دەزانی بە پێی زۆری ڕاپرسەکانی ئەو ڕێکخراوانی تایبەتمەندن لە بواری هەڵبژاردنە زۆری دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی لە توێژی ئافرەتانن ئێوە فەرمووت سێ ئەنجومەن لە سنووری مەڵبەندەکەی ئەنجومەنی خوشکان هەیە کاروبارتان تەنسیقتان هاوکاریتان لەگەڵ خوشکان لەگەڵ زانایان لەگەڵ مامۆسایان قوتابیان چۆنە بەڵێ وەڵا جا بەتەکیدەوە خوشکان توێژێکی زیندوی کۆمەڵی ئیسلامی و ئێمە جگەل لەو سێ ئەنجومەنەیش کە هەمانە دوو بازنەیترمان هەیە لە ئەنجومەنی پێنجوێن و ئەنجومەنی دەربەندی خان ئەو خوشکانەش بە ئەندازەی ئەوەی کە دەرفەتیان بۆ گونجابێ هەوڵ و کۆشتی چاکیان کردەوە ئێمەش لە خزمەتیان بووین وەکو برایان هەر پێداویستێکیان هەبوو بێ هەر شتێک پێویست بوو بێ بۆ بەڕێوەبردننی ئیشوکاری ئەوان ئێمە قسوورمان لێ نەکردووە و خۆشیان الحەمدولillah خەڵکێکی زیندون خەڵکێکی چالاکن ئەتوانم بڵێم لە زۆربەی زۆری ڕێکخراوەکانی تر و شوێنەکانی تر یان خەڵکانێکی تر خوشکانی ئێمە چالاکن خەڵکانێکی ماندوو دەناسن دەرفەتیان بۆ ڕەخساوە هەم لە ناو حیزب هەم ئەو عایلە و خێزانانەی کە کەسە بەرپرسەکانی خوشکانی ئێمەی تێدایە دەرفەتیان بۆ ڕەخساوە مەجالیان بۆ کراوەتەوە کە بەڕادەیەکی باش کە بتوانن لە خزمەتێکی زۆرتر و باشتر بەچین و توێژی خوشکان بکەن الحەمدولillah ئەم مەنتیقەی ئێمەش خەڵکانێکی زۆر هەیە لە خوشکانی بەڕێزمان کە بەڕاستی عاشقی ئەو دینە و سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و ئافرەتە سەحابیە لە پێشینەکان و خەڵکێکی خوێندەوار و خەڵکێکی چاوکراون لە خوشکان الحەمدولillah ئەوانیش بەدەمەوە هاتنی ئەوانیش هۆکارێکە بۆ ئەوەی کە کار و چالاکیەکانی ئەمانیش زیاتر بێت باست لە پەیوەندی کرد بەتایبەت لەگەڵ پۆلیس و ئاسایش تا چەند لەمێ ئەوە بپرسم دەستگاکانی ئەمنی لە هەرێمی کوردستان گلەی و گازەندەیان هەیە لە ئەندام و کادرەکانی کۆمەڵی ئیسلامی بوونەتە سەریەشە بۆیان لە ڕەفتارە خراپ و قێزەون و ئابڕوبەرانەکەیە خوا بۆ ڕۆژە نەکا خەڵکێک هەیە لە سجنەکانە بێ و لەسەر با بڵێن ڕەفتارێک کردارێک گفتارێکی ئابڕوبەرانە خوا نەخواست لە هەر ڕوویەکەوە بوو بێ یان لەخوا بەزایبێت لە بەروی پەروەردەیەکی ڕەسەنی ئیسلامین ئەندامانی کۆمەڵی ئیسلامی دوورن لەو بابەتە وەڵی سوپاس بۆ خۆی پەروەردگار نەبینیومە و نەبیستوشمە لە هیچ شوێنێک لە هیچ دام و دەستگایەک لە هیچ شار و شارۆچکەیەک کەسێکی کۆمەڵی ئیسلامی ئەندامێکی سادەی کۆمەڵی ئیسلامی لەسەر کارێک لەو کارانەی بەڕێستان باستان کرد هەر ناویشی هەبوو بێ نەگیرا بێ نەمبیستووە من خۆم نەمبیستووە و لە هەموو ئەو دام و دەستگایانش بەڕاستی وامان وتووە وتومانە ئێمە هاوکارێکی باشین بۆ ئێوە لە چ ڕوویەکەوە لەو ڕووەوە کە ئەوەی دەستی ئێمەی پێگەیشت بێ و لەگەڵ ئێمە بوو بێ هەرگیز نەبووتە سەرێشە بۆ ئێوە لە ڕووی چێوە لە ڕووی خوا نەخواستە دەستپیسی و دزیکردنەوە ئەندامێکی ئێمە نییە
لە سژنێک ڕۆژێک سەجن کرابێ پۆلیسێک ئاسایشێک هەر ناویان هێنابێ لەسەر ئەو ڕفتارە لەسەر خوا نەخواستە کاری بەدڕەوشتی و خراپەکاری سواز بۆ خۆی پەروەردگار پۆلیس و ئاسایش پشتێنی خۆیان لێ کردوتەوە لەبەرەوەی کە ئێمە ئەو ڕفتارانەمان نییە مادە هۆشبەرەکان خوا نەخواستە جۆرێک لە شەڕ و ئاژا و کێشە لە ناو بازار و شوێنە قەرەباڵغەکان و گێچەڵکردن بە ئەم و بە ئەوانە سواز بۆ خۆی پەروەردگار ئێمە ئەندامانی ئێمە ئەویان نییە و خۆشمان نەبینی ومانە نەبیستومانە نەشتی وایشیان پێوتوین و عەرزیشم کردی ئیشی ئێمە ئەوەیە زیندووکردنەوەی ئاکار و ڕەوشتە بەرزەکانی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام جا ئیتر بزانە ئەگەر ئەوە زیندوو بکرێتەوە لە ناو مجتەمەع و کۆمەلگا ئەو مجتەمەع و کۆمەلگا بە تاکید ئەو شتانەی تێدا کاریگەریەکی ئەوەیە کە ئەندامانی ئمە دوورن لەو شتانە مامۆستا دێمەوە خزمەت جەناب با بچمە لای خوشک و برایانی کارجێڕ و ئەندامانی مەڵبەند لە سنووری مەڵبەندی شارە زوور مامۆستا سەردار حەسەن کارجێڕی مەڵبەند و بەرپرسی پەروەردە و بانگەوازی مەڵبەند مامۆستا جان سڵاوی خوارد لە بەسپاس بۆ ئامادەبوون لەم بەرنامەیە مامۆستا زۆر لە پێشەکەکەشیە ینی پانتایەکی زۆری دابین کرد بۆ مەسەلەی پەروەردە و ئیرشاد و فێرکردن و ئەمانە ئێوە وەکو با بڵین بەرپرسی بەشێکی تایبەت لە مەڵبەند کە تایبەتە بە پەروەردە و بانگەواز کار و چالەکانی ئێوە خۆی لە چیە ئەبینێتەوە بۆ گرنگی ئەدەن بە پەروەردەکردنی تاک چ نەوجەوان و مناڵ بێ چ گەنج بێ چ ئافرەت بێ چ پیاو بێ بۆ ئەوەنە خەمی پەروەردەی خەڵکتانە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله بخيرات نانكم دیارە لە کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی کە پێشتریش ئیهتیمام و گرنگی زۆریەدا بە ڕاستکردنەوەی بیرروبۆچوون و عەقیدە و دوای ئەوش لە ئاسی مەکتەب سیاسی و سەرکردایەتیە ئەنجومەنێکی دروستکە ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن و لە هەموو مەڵبەندەکانە کارگێڕێکی دانا لە ئەنجومەنەکانە کە سەرپەرشتی هەموو بەشە پەروەردەیەکانەکە ئەوە خۆی بۆ خۆی ئەوە گەینە کە کۆمەڵی ئیسلامی گرنگیەکی زۆری داوە بە بەشی پەروەردە و بانگەواز بۆ پەروەردەکردنی تاک لە گەنجان لە نەوجەوان لە خوشک و برایان لە هەموو چین و تۆژەکان ئەوە یەک دووەمیش کارگەڕی مەڵبەندی شارە زوور بڵێن کە بەندە لە خزمەتیانام بەرپرسی هەموو کارگێڕەکانە لە ئەنجومەنی خوشکان و برایان و سوپاس وخوا گرنگێکی باشیش درراوە لەم سنوورە هەر نەک سنووری سەی سادق هەموو شوێنەکان لە دەرز و دەور بە تایبەتی ئێستا لەم 4 ساڵێک ئەم مەڵبەندەی تایە 3 دەستگای نووری حیکمە دامەزراوە کە لە ئێستادا لە سنووری مەڵبەندەکە کە لقی سەی سادقە کە خۆشبەختانە نزیکەی 100 تەلەبەی زیاد هەیە تەلەبەی نەوجەوان و مناڵ 80 تەلەبەی قیراعەتی هەیە لە دەستگای لقی شارە زوور لە هەڵەبجەی تازە بە هەمان شێوە قوتابێکی زۆری تایە زیاد لە 290 قوتابی و پاشان لە پێنجوێن ئەوە ئەزمموونیە و ئیفتیتاحەکرێت لە ماوەیەکی داهاتوە ئینشاڵڵا و پاشان لەم سنووری ئێمەدا مەدرسەی دارولحەدیثمان هەیە یعنی تایبەتە بە فەرموودەوە تایبەتە بە دیفاعکردن لە فەرموودە و شارەزابوون لە زانستەکانی فەرموودەیە و پاشان مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەرمانەیە لە قەزای شارە زوور کە ئەمە بۆ خۆی گرنگێکی زۆرە کە کۆمەڵی ئیسلامی گرنگی ئەدا بە بەشی پەروەردە و بانگەواز و پێگەیاندنی تاک و گەنج و ڕۆڵەکانی میلەتە بە تایبەتی لەم ئێسایە کە فەراغێکی زۆر هەیە هەم فەراغێکی ڕۆحی هەم فەراغێکی ئەوەی کە زۆر لە کافتریا و خەڵکی خراپ و فکری خراپ و ڕێکخراوی خراپ کە هەوڵ ئەدا تاک بە تاکی ئەم گەنجانی کە لەم میلەتی خۆمانە هەیە بە تایبەتی لەم سنوورە و لە سنوورەکانی ترا بەلا ڕێدا بڕوە بۆیە کۆمەڵی ئیسلامی بەوەی زانیوە و هەستێکی وەکو هەستێکی بەرپرسیارەتی کارگەرێکی لە ئەنجومەنەکان داناوە کارگەرێکی لە مەڵبەند داناوە بۆی گرنگی بدا بە پەروەردەکردنی تاک و ئێمە هەر نەک لەو سێ بڵین دەستگایە و ئەو دارولحەدیثە بەڵکوم لە ماڵەکانیشا دەرزی پەروەردەییمان هەیە و لە لادیەکانە دەرزی پەروەردەییمان هەیە ئەگەر تەخمینی کەین زیاد لە 100 تەلەبمان هەیە لەم سنووری مەڵبەندی شارە زوورا کە لە لادیەکان و لە ماڵەکانە دەرزەخوێن بێژگە لە دەستگاکان لەو سێ دەستگا و دارولحەدیث و مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر زۆر باشە مامۆستا پەیوەندیتان لەگەڵ بانگخوازانی سنوورەکە ینی تەنانەت ئەگەر کۆمەڵی ئیسلامیش نەبن یان لەگەڵ مامۆستایانی ئاینی هەم مامۆستایانی مزگەوت هەم مامۆستانی ئەوانەی کە ڕۆژانی هەینی و تاری هەینیان هەیە ئێوە بەشەکەی ئێوە لە چوارچەوەی سیاسەتی کۆمەڵ و سیاسەتی مەڵبەندا چۆن توانیوتانە یعنی جۆرێک لە پەیوەندی و کۆنتاکت لە نێوانتانە هەبێ ئێمە پەیوەندێکی باشمان هەیە هەم لەگەڵ زانایانە هەم لەگەڵ بانخوازانی ئەم سنوورە
و وتاری جمعان یا هەر محاضەرەیە کە هەبێت لە بەتابەتی لە تەلەڤیزیۆنی بانگوازە فەرقمان نەخستووە هەر مامۆسایەک بڵین کۆمەڵی ئیسلامی نەبێ نابێ وتاری هەبێ یاخود بەرنامەی هەبێ بەڵکوم لە هەموو لایەنەکان و لە هەموو فکرەکان بەشداریمان کردووە پێیان و کۆنتاکتێکی باشمان هەیە لەگەڵ زانایانی لە دەربەنی خانەوە هەتا پێنجوێن لە هاوکاریکردن لە دەرز و دەور شەمان ئێمە دەرزێکی زانایانمان هەیە پێنجشەمان دەرزێکی زانایانمان هەیە تەنها زانایانی کۆمەڵ ئیسلامی نین زانایانی تێکەڵین بڵێن هەموو زانایان و سەردانی عایلەیی و سەردانی کۆمەڵایەتیمان هەیە کە لەم سنوورە سوپاس بخوا ئەوە گرنگیکی باشە و ئەتوانم بڵێم لە منتیقەکانی ترا کە باسەکرێ باسی سەی سادق و سنووری مەڵبەند و پێنجۆن و شارەزور و عەربەت و دەربەنی خانەکرێ بە نمونە ئەیهێننەوە کە زانایانی ئەم منتیقەوە باشە بەشی پەروەردە و هەموو تێکەڵبوون و بڵێن هاتو چووکردن و یاخود ڕێزگرتن و حورمەت زیاترە لە سنوورەکانی تر تا چەند خەڵک بەدەمتانەوە دێ بۆ ئەو پلانی ئێوە داتان ڕشتووە بۆ ئەوی کە کچەکانیان ژنەکانیان خۆیان کوڕەکانیان گەنجەکانیان لە خۆ بگرنجا چ لە دەرسە تایبەتەکانە بێ کە باسە کرد چ لە مەداریس و سنتەرەکان بێ چ لە وانە گشتی و دەرس و کۆڕە گشتیەکانە بێ سواز بخوام منتیقەیەکی ئیسلام دۆستە حەزیان بە دین و فێربوونی دین هەیە و زۆر بەجددی و زۆر بە تۆکمەی دێن بەدەممانەوە ئێمە بیرم نەچێت کە ئێمە دەرزی هەفتانیشمان هەیە کە لەم مەڵبەنداوە لە شوێنەکان ئەنجومەنەکانی تریش لە خوشکان و لە برایەن و پێشتریش مانگانەمان هەبوو بە بۆنێم کەرەنتینە و ئەم ڤایرۆسەوە وەسانومانە و خەڵکیش بەدەممانەوە یعنی ئێمە جاری وایە سا دەرزی ماڵانەمان مانگانەمان هەبووە لەم مەڵبەندا و لە شوێنەکانی تریشا خەڵکێکی تر بەشداری کرد کە ئەسڵ کۆمەڵ ئیسلامی نەبوو بەشدار بووە و خەڵکیش هەیە کە مناڵەکەی هێنێ زۆر بە دڵسۆزی و زۆر حەزی پێکاو مەمنونیشە کە لای ئێمە دەرز بخوێنە لە بەرەوەی ئەگەر بێتە ئەم بینایە بێتە بارەگاکانی کۆمەڵ ئیسلامی جێسیقەیە هەم کچەکەی پارێزرێ هەم کوڕەکەی پارێزێ هەم فکر و بیر و بۆچوونی پارێزرێ و هەم فێری دین و ئەخلاقێکە کرێ کە ڕۆیەوە ڕێز لە دایک و باوکی بگرێ کە ڕۆیەوە کە دایک و باوکی دڵخۆش بێ کە کوڕەکەی الحەمدلله لە شوێنێکا پەروەردە بووە هەم ڕێزی ئەگرێ هەم کێشەی بۆ نانێتەوە هەم گیرۆدەی نابێ و لە هەمان کاتشا خەڵکی ئەم دەڤەرە سواز بەخوایمە دەستخۆشیان لێ یەکەین کە بەدەممانون هەر نەگلەوەی کە قوتابیانیان ئەوە یاخود خۆیان بەشدار بن بەڵکوم بە هاوکاری مادیش بەشدارن ینی لەم سنوورە سواز بەخوایانی هاوکارمانن هەچ کاتێ ڕویان تێ بنین چونکم کۆمەڵ ئیسلامی زانی کە باری دارایی ئەوە نییە ئەو هەموو دەرز و دەورێش کە هەیە لەم سنوورە لەو مەدرسانە لە دەستگای حیکمە لە هەمویان بەشی زۆری ئەوەیە کە خەڵکی خێرخواز و خەڵکی ئەم دەڤەرەیە هەمووی دێ بەدەمانەوە و هاوکارە بێ تا بتوانین ئەم پلانی خۆمان جێبەجێکەین زۆر باش مایکەکەوی بە مامۆستا ئەحمەد بێسەڵمانی مامۆستا ئەحمەد بێسەڵمانی سڵاوی خوات لێبێت سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی لە نزیکەوە جەنابەت بەرپرسی ئەنجومەنی قەزای شارە زووری ئەکرێ بڵێن مەڵبەندێکی بچووکراوی لە قەزاکەی خۆتانە بە شێوازێکی گشتی کاروبارەکانی ئێوە چ لە ڕووی سیاسی و لە بەرەوەی قایم قامیت هەیە چ لە ڕووی پەیوەندیەکانتان لەگەڵ لایەنەکانی ئەوێ چ لە ڕووی پەروەردە و بانگەوازە و لە ڕێی کاری خێرخوازی و حەزەکەم بە کورتی قسەیەکم بۆ بکەی لەسەری بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على رسوله الأمين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين منش بيشكي بخيرات ناركم خدو الصحافة كديار زحمتان كيشا إما أنجمني قضايا شار زورين كهلبجاي تازية زوجار ناوكي لقل سياقات يقلب إلى بريكا في أوتي شار زور خلق ليكي ناكاتو ديار إما هلبجاي تازة اللي بناي كومالي إسلامي من هي بەشێوەیەکی گشتی ئێمە لە بڕێویکەوە پەیامی خۆی پەروەردگارمان پێیە و لەسەر ئەو منهەجە ئەڕۆین و لەسەر ئەو دید و بۆچوونە ئەڕۆین کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاراستەمانەکە بۆیە بە شێوەیەکی گشتی ئەوەی کەوا کاری ئیسلامی ئێمەیە لە سنوورەکە یەکەمیان دیارە ئێمە گرنگی بە پەروەردە و بانگەواز دەدەین چونکم ئەگەر تەماشای ڕابردووی ئیسلام بکەیت وەکو ئەوەی کەوا بارەکە و مقڕ و ئانەی بووە ئەوە نەبووە بەڵام جێی زانایان کەوا لە ڕابردووە ئەوە بۆکەوە خەڵکیان لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕەوە و هەروەها لە ڕووی ئاکار و ڕەوشت و ئەم دوانە چونکم ئەوە پەیامی خوای پەروەردگارە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە بۆمان باسەکە ئەفەرمێ إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون زانایان ئەفەرمون ئەم بڕگەی یەکەمیان ئەوەیە کەوا پەیوەندی عەلاقاتی ئینسانە بە خوای پەروەردگارەوە ئەبێ لەخوا بترسێ و عەقیدە و بیر و باوەڕێکی تەواو و هەموو ئەوانە ئەو بنەمانەی کەوا باز لە عەقیدە و بیر و باوەڕەکەن دیارە ئێمە ئەبێ گەنجانمان و خەڵکی لێ ئاگادار بکەین خەڵکی لێ هۆشیار بکەینەوە و بەشی دووەمیان کەوا ئەفەرمێ والذین هم محسنون ئەوەیە کەوا لەگەڵ خەڵکیا چاکەکار بین کەوا ناحیەی ئەخلاق و ڕەوشت ئەوانە ئەگرێتەوە
بۆیە ئێمە لە ئەم جانیبەوە دیارە ئیش و کارەکەین. بۆیە لە سنووری ئێمە ئەلحەمدوللا ئەوەی کەوا جێدەستمان دیارە لەو ڕۆوە درێخیمان نەکردو ئەوەی کەوا پێمان کرابێ. لە سنووری ئێمە دیارە وەکو ئەنجومەنی شارە زۆر ئەلحەمدوللا خەڵکێکی زۆر ئێستا کە ئێمە وەکو ماوە سەردار ئاماژەی پێکرد ئێمە لەقێکی نوری حکمانە هەیە کە لە سنووری قەزاکەمانە دیارە تەلەبەیەکی زۆر قوتابێکی زۆر گەنجێکی زۆر ڕووی تێکردووە. ئێمەش سوپاسی مامۆستاکانەکەم کەوا توانیویانە هەوڵ و مادووبوونێکی خۆیان سەرف بکەن. ئەلحەمدوللا بەتایبەتی لەم کاتی ئەم وەزعیکەوە مەکتەب نەبووە دەوام نەبووە خەڵکێکی زۆر لەلایەنی هاوڵاتیان و هاتووە تەکلیفی لێکردوین مناڵەکانی خۆیان هێناوە بۆ ئەوێ لەوێ دیارە ئێمە بۆی کەوا دەرس و دەوریان پێ بڵین یعنی لە 500 تەلەبە زیاترمان هەیە ئێستا لە سنووری ئەو لەقەی خۆمانە. ماوەسا ئەحمەد تا چەند هەم دەستگای بە بڵێن نوری حیکمە هەم بارگای ئەنجومەنەکەتان تایبەتە بە ئەندام و کادر و ئەو خەڵکانی کە کۆمەڵی ئیسلامین یا بە پێچەوانەوە دەرگاتان کراوە بەڕووی هەر کەسێکە کە بیەوێ بێتە ئەوێ و فێر ببێ؟ بەڵێ وەکو وتم ئێمە بە تەکیدی ینی دەرگامان کراوەیە ئەوەی کە دێن لەوێ خوێنێت کوڕی هەر کەسێک بێت کچی هەر کەسێک بێت ڕۆڵەی هەر کەسێک بێت ئێمە دەرگامان کراوەیە بۆیە فەرق و جیاوازی ناکەین. ئەو تەلەبانێکی ئێستا لێوێنکەوا دێن لەوێ سوودمەندە من بە تەکیدی هەموو خەڵکی قەزای شارە زۆرە بە هەموو چین و توێژەکانەوە و لە ناحەیەکی تیشوە کە لاحەی کۆمەڵایەتی ئێمە کە ویستم لە بڕگەی دووەما باسی ئەوە بکەم کە ئێمە بەدەمی خەڵکۆین ئیشیەکی سەرەکیمان بریتە لە خەم خواردن لە فەقیر و هەژار لە سنوورەکەمانە چونکی ئێمە وەکو لە شارە زۆرە بە تەکیدی وەکو شوێنەکانی تر فەقیرێکی زۆر هەژارێکی زۆری تایە. چۆن مامۆستا لە کاتێکا کۆمەڵ هیچ سەرچاوێکی دارایی ئەو توی لە بەردەستانیە هیچ بیرە نەوتێکی نییە هیچ دەواازەیەکی سنووری نییە پارەکەی بۆ خۆی بێ ئێوە چۆن لە کاتێکا خۆتان پێویستان بە هاوکاری وەکو مەڵبند و ئەنجومەنەکانتان چۆن ئەتوان هاوکاری بۆ خەڵک کۆکەنەوە؟ بە تەکیدی ئیسلام بڕگەیەکی هەیە کە بڕگەی سەداقە و خێراتە. ئەو خەڵکی ئێمەش مسلمانە ئێستا ئەوە حکوومەتە ناتوانێت ئەوە ڕێکخا کانە ئێستا سەرۆت و سامانێکی زۆر لای ئەو خەڵکە هەیە ئێمەش لەبەرەوەی کەوا جێگەی متمانەی خەڵکین خەڵکانێکی زۆر هەیە زەکاتەکەیان سەدەقەکەیان خێرەکەیان پێی خۆشە بیگەین بە فەقیر. ئێمە لەبەرەوەی کەوا لە قەزای شارە زۆر ئەلحەمدولیلا هەم سیقە و متمانەمە لای خەڵکی هەیە هەم ئەزانی ئەو خەڵکانی خەڵکیش هەنامان بۆ دێن ینی ئێستا من بتوانم بڵێم ئەمڕۆ کەسێک تەلەفۆنی بۆ من کردو و وتێتی کاکە ئەوە فەقیرێکەیە سوێنی خواردەوە بۆ من کەوا سیمکارتەکەی فرۆشتەوە کەوا سیمکارتێکی لەوە چێبایی 35,000 بێکەوە فری بووە پارەیەکی کردووە لە بەرامبەری ئەوە سیمکارتێکی 5,000 بۆ خۆی کڕیوە و داوێتی بە پێداویستی مناڵەکانی. ئێستا ئیمڕۆ تەلەفۆنی کردووە کەوا خەمی ئەوە خۆین منیش لەوەتە لە دوای ئەم بەرنامەوە بڕۆم خەمێکی لێ بخۆم لەبەرەوەی کەوا ئێمە وەکو خۆمان بەرنامەمان هەیە کە لە سنووری قەزاکەمانە بەرنامەمان هەیە کەوا ئەو خەڵکانەی کەوا دێن بە هانامانەوە دێن بە باڵین داوامان لەکەن ئێمە ئەچین بە هانایانەوە لە هەموو ڕووەکانەوە خەڵکی یان نەخۆشە ینی کەم دەرامەتە فەقیرە ئێمە لە ڕێی خێرخواز و خەڵکۆ بە تەکیدی ینی ئەچین بە دەمیانەوە و هاوکاریانەکەین. زۆر باش. مامۆستا خالید کاکەبرا بەرپرسی ئەنجومەنی دەربەندی خان سڵاوی خوارد لەبێ سوپاس بۆ ئامادەبوونت. ئەکرێت جەنابیشت هەروەکو برایان مامۆستایان ئاماژیان پێکرد مەڵبندێکی بچوو کراون لە قەزای دەربەندی خان و ناحیە و گوندەکانی دەوروبەری کار و چالاکەکانی ئێوە خۆی لە چیا ئەبینێتەوە خەریکی چین چۆن خزمەتی خەڵگەکەن چۆن سیاست و پەیامی کۆمەڵی ئیسلامی هەم ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەێنن بە خەڵکی بەڵام وەڵامەکەی هەڵگرە بۆ پاش ئەم پشووە دواییەمەوە خزمەتە. بینەرانی بەڕێز و خۆشەویست پشوویەکی کورد وەرەگرین و دواتر بەردەوامە بین. دووبارە سڵاوی خواتان لێبێت بینەرانی عەزیز و خۆشەویست لە بەرنامەی لە نزیکەوە لەگەڵتانین لە خزمەت بەرپرس و برایان و خوشکانمان لە مەڵبەندی شارە زووری کۆمەڵی ئیسلامی. مامۆستا خالید پێش پشووەکە هاتمە لای جەنابێت ئەگەر وەڵامی پرسیارەکەم بیتەوە ئێوە وەکو مەڵبەندێکی بچوو کراوە لە قەزای دەربەندی خان و ناحیە و دێیەکانی دەوروبەری کار و چالاکێک گرنگەکانتان خۆی لە چیا ئەبینێتەوە چێتان کردووە بەوەی کە با بڵێن بە ئامانج بیگرن لەوەی کە کار و چالاکی و خزمەتەکانی خۆتانی پێ بگەێنن؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله سيدنا محمد وعلى آله وصحبه ومن والاه. بخيراتني جناب تو استافەکە كاين زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەوە بۆ ئەم بەرنامە پێ هەڵساون. بەڵێ وەک جەنابت ئەفەرمی ئێمە مەڵبەندێکی بچووکراوین لەسەر ئاستی قەزای خۆمان
دیارە ئێمە بەشێکین لە کۆمەڵی ئیسلامی کوردستان کەوا پارتێکی سیاسی پاشان پارتێکی ئیسلامیشە ئیتر ئەوە مەفهومی خۆی هەیە کەوا لە ژێر مەدافعی ئاینی پیرۆزی ئیسلام کاری خۆی ئەنجام بدا هەنگاو بنێ خزمەت بکە لە کۆمەلگای کوردەواریە ئێمەش دیارە ئەو ڕێنمای و تەوجیهانە کە بۆمان تێچێت لە کارنامە یان غەیری ئەوە بۆ خۆشمان کە لە ناو واقعی کۆمەلگای خۆمانین تەماشا ئەەکەین و هەوڵ دەدەین ماگانە مەسەن کۆبوونەوە بکەین چی زەرور بێت بڕیاری لەسەر بدەین و جێبەجێ بکەین جاوە لە ڕووی پەروەردەییوە ئێمە بە ئامانجمان گرتووە خزمەت بکەین و لە ڕووی کاری خێرخوازیوە و لە ڕووی سیاسیوە و لە ڕووی کۆمەڵایەتیوە و لە ڕووی ڕاگەیاندن و ئەوانەوە و هەر بوارێکی تریش کە بگونجێت ئێمە خزمەتی تیا بکەین ئەوانی خزمەتیانەکەن تەنها کادر و ئەندامانی کۆمەڵی ئیسلامیان بەعام نەخێر من وەک ئاماژەم پێدا ئاینی پیرۆزی ئیسلام گشتگیرە بۆ هەمووانە ڕەحمەتە بۆ هەمی وەکو فەرمایشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام فەرمی ئەحەبو الناس إلی الله ئەنفعهم لعباده خۆشەویستترینی خەڵک لای خوای پەروەردگار ئەوانن کە خزمەتی بەندەکان ئەکەن یعنی بەگشتی ئێمەش ئەومان نەخوێندێتەوە مەگەر خەڵکی خۆمان مەسەلەن شمولی ئەو لە سیفەتێکە هاوبەش بێت کە هەژارە بەو سیفەتە ئێمە ئەوە بکەین یان کاتێکە بەرنامەیەک یان کاری پەروەردەی ئێمە بانگوازەکەین هەڵێن کاکە شتێکی ئاوا ئەەکەین بە خەڵکی هەموو ئاگادار بێت بێ ئێمە خزمەت ئەەکەین والحەمدولیلا کردومانە ئیسە لە ڕووی کاری پەروەردەییەوە ئێمەش لقی زانستی فەرموودەمان علوم حەدیثمان کردوتەوە ئیسە لە قۆناغی دووهەماین الحەمدولیلا پێی دڵخۆشین و لە خزمەتای ئینجاوانەی هەفتانەمان هەیە ڕۆژانی جومعان ئەوە پێی هەڵ ئەسین و جگەل لە ڕۆژانی تری شەر هەیە و شەوانی شەر هەیە شەو ڕۆژ بارەگامان لەو ڕووە کراوەیە و ئاوەدانشکر باش مامۆستا ئاماژەی بۆ کرد تەنها ئەنجومەنن وابزانم لە سنووری مەڵبەندەکانە بارەگای خۆتانتان نییە هۆی چییە تا ئێستا خاوەنی بارەگای خۆتان نین وڵای ئێمە هەر لە مێژە هەوڵمانداوە بۆ وەرگرتنی پارچە زەویەک لە قەزای دەربەنیخانە وەریگرین و دوای هەوڵی دروستکردنی بینا بدەین ئەنجا هەتا ئیسێکی لەگەڵا بێ بە تەواوی بۆمان دیگرا نەبووتەوە کێشەمان زۆر بۆ دروست بووە کەس کێشەتان بۆ دروستەکەن ئێمە ممکنە یعنی هەندێک جار لە هەندێک قۆناغا ئەوەشی تێکەوت بێ ئیتر کاروباری هونەری و یاسایی و شتی زاتی و ئەمانەشی چۆتە پاڵ احتیمال لە ئەوەش هەبوو بێت لە هەندێک قۆناغ و کاتە المهم هەتا ئیسەش بۆمان ساغ نەبووتەوە ڕادستمان نەکراوە تا بتوانین هەوڵی بینایی تیا بدەین ئینشەڵا لە داهاتوو بن فەرموو بەڵێ اینجا لە ڕووی خێرخوازیوە ئێمە سۆمای چاوانمان هەیە کە لەگەڵ مناڵی بێسەرپەرشتی ئاریان بێ باوکە ئێمە پارە لێوەکو ئەەکەینەوە و ماگانەدا بەشیەکەین بەسەریا پارەکە لە چێ کۆکەنەوە هەر لە خەڵکی خێرخواز و ئەوانە لەوێ تا چەند مامۆستا ئەحمەد ئاماژەی بە شتێک کردوتی خەڵگێ و حکومت ینی وەکو بڵێ یا بیری نەکردوگە بیریش لێ بکاتەوە خەڵکەوە سیقی بە حکومت نیێت پاری خۆی بخاتە دەستی حکومەتەوە بۆ مەسەلی خێرخوازی چونکە بینیمان سنووخی شەرپەنجە و کۆمەڵە پارۆ شتێکی برد و خواردی و ڕۆیشت خەڵک تا چەند سیقی بە کادر و ئەندامان و بەرپرسەکانی کۆمەڵ هەیە لە قەزا و ناحیەکان کە پارە و سەرۆت و سامان و با بڵین بەخشینەکانی خۆیان بنە دەست ئێوە پردی پەیوەندی بگەن بە خەڵکی فەقیر وەڵا سپاس بخوا ئەو فەزلی خوایە یان لە ئاستێکی زۆر باشە الحەمدولیلا متمانەیەکی باشەیە ئێمە جاری وا بووە نامەیەکمان بردەوە بۆ کەسێک وتمانە بیخوێندەوە تەماشای کەوتێتی هەر تەماشام نەکردووە ئێمە تەماشای خۆتانەکەی تەماشای ناوەڕۆکی نامەکە پێویست نییە تەماشایکەی الحەمدولیلا یعنی داهاتی باش بە تایبەتی لە ڕەمەزانانەوە لە غەیری ئەوشا خەڵک بۆ خۆی ئەیێنێ یان جاروبارێ ئێمە شتێک پێویستە ئاماژەیەک داوایەک ئەەکەین دەستانیان بە ڕوومانەوە و ئێمە زۆر سپاسی کاسبکار و خەڵکی خوا پێداوی دەربەنیخان و ئەمانە ئەەکەین پشتیوانی چاکمانە لەو ڕۆ بەڵێ مامۆستا بیرتان لەوە نەکرێتەوە قەزای دەربەندیخان هەم خەڵکێکی هەژار و فەقیری بە عامتیانیشتە جێیە هەم ناحێ و دەیەکانی دەوروبەری بیرتان لەوە نەکردوێتەوە کۆمەڵگەیەک خەسەخانەیەکی بچووکراوی بەخشین ببەنە ئەوێ دای بنێن بەڵێ پار ساڵ بوو ئەتوانم بڵێم 2019 بوو ئێمە هەوڵێکی زۆرماندا و
ئەمەلێکی زۆریشمان یعنی بولا دروست بوو کە بتوانین سەرکەوتوو بین لەو کارە بەڵام ئیتر دوایی سەرکەوتوو نەبین وتیان قەزاکە بچووکە ڕەنگ هەیە وەک پێویست سەرکەوتوو نەبێتایە ئیتر ئێمە حەزمانە کرد لەبەرەوە هەم سوود بە خەڵک بگەیت و ئەو کەسانیش 40-50 نەفرێک ئیشی تیا بکە لەو ڕێگەی شۆ بتوانی خزمەتی خەڵک بکرێت. ئەگە قسێکی گرنگت نەماوە چینە لای بەڵێ بەڵێ وڵای ئێمە لە ڕووی سیاسیشەوە ئێمە الحەمدوللا ڕۆڵی باشمان بینیوە هەم لە کاتی ئاڵوگۆڕی پۆستەکانی خۆمانەیە هەم لە کاتی ئاڵوگۆڕی پۆستە ئیداری و حکومەکانە و لە کاتی ئاسایی و نەئاساییە سەردانمان کردوون ئێمە لەوێش الحەمدوللا تەشجیعمان کردوون داوامان لێ کردوون پەیامی مەسەلەن کۆمەڵی ئیسلامیان ئەنجومەن پشتیوانی و دەستخۆشی وەزائیدەن یعنی بەوکو دڵسۆز ئێمە بەو چوارە چونکە هەر کەسێک لە هەر بوارێکا سەرکەوتوو بێ ئێمە وایە بینین ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ خزمەتە بۆ ئێمە لەبەرەوە لەو ڕۆیشوە شوێن دەستمان دیارە الحەمدوللا لە ڕووی کۆمەڵایەتیوە تێکەڵی غەم و مەشاکیلی خەڵکین بەگشتی هەمیشە لە کۆبوونەوەکانمانە بڕگەیەک دیاری ئەکەین بۆ کاروباری کۆمەڵایەتی بزانین چۆن پێویستە بەدەم خەڵکەوە بەشداری بکەین لە خۆشی و ناخۆشیەکانیان. دەست خۆش بێ ماوەسایفان عوسمان سڵاوی خۆت لێبێ سوپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە جەنابەت وەکو بەرپرسی ئەنجومەنی سەید سادق کە لە هەمان کاتە با بڵێن مەڵبەندیش مرکزەکەی و با بڵێن بیناکەی و بەرپرسەکەی و کارجاڕەکان لێرن تا چەند ئێوە ئەنی قەزاکەی و قەزاکی قەرەباڵغا لە ڕووی پێگاتی کۆمەڵە با بڵێن عەشیرەت و بنەماڵە و ئەوانە پێگاتون و خەڵکێکی فەقیر و گەنجێکی زۆری دانەمەزرا و با بڵێن تووڕە لە دەسەڵات و تووڕە زۆرجە لەلایەنە سیاسەکانیشی تایە کار و چالەکەەکانی ئێوە لە ڕابردوو تا ئێستا خۆی لە چیا بینیەوە چۆن خزمەتی خەڵکتان کردووە. بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابه وموالاه. سرتا جنابتان بخير بين زۆر سپاس بۆ کەناڵی پەیام کە ئەم عەزەتەی کێشا دیارە من نامی قسەی مامەسانی بە ڕێزی پێش خۆم لەبەرەوە ئێمە لە یەک حیزب ئیشەکەین وەکو یەک ستافواین دووبارە بکەمەوە سەبارەت بە پرسیارەکانی جەنابەدەوەی کە بکرێ بڵێم ئێمە لە کۆمەڵی ئیسلامی و لە ئەنجومەنی سی سادقی کۆمەڵی ئیسلامی کە لێرەین ئەنجومەنێکی بارەگەدارین سنوورێکی فراوانی کار و چالاکیمان هەیە ئێمە سەرەتا حیزبێکی سیاسین حیزبێکی داعاوی و پەروەردەین و هەروەها حیزبێکین کە لایەنی خێرخوازی و داخوازی خێرخوازیمان هەیە و کاری لەسەرەکەین سەبارەت بەوەی کە ئێمە حیزبێکی سیاسین دیارە کۆمەڵی ئیسلامی تێدەکۆشێ لەبەرەوەی جەوهەری ئیسلام وایە و لەسەر بنەمای ئیسلام بنیاد نراوە و ئەوێ بنەماکانی ئیسلام جارێکی کە زیندوو کاتەوە لە ناو کۆمەڵگەی کوردیە و هەروها لە ناو سیاسەتەکەیشە چونکە لێ ڕائەمێنین و قەناعەتی تەواومان هەیە ئاینی پیرۆزی ئیسلام هەر لە سەرەتاوە پێشەوەی ژیانی خەڵک لە قیامەت یعنی چاک بکا و بیگەنتە ڕەزامەندی خوای پەروەردگار باشترین و جوانترین ژیانی دنیایان پێبەخشێ ئەمە جەوهەری ئیسلامە بۆیە کۆمەڵی ئیسلامی لێرە تەرکیزی تایبەتی خۆی هەیە و جوهد و تێکۆشانێکی تایبەتی هەیە ئێمە دیارە سیاسەتەکەین ئەمانەوەی کادێری باش و خەڵکی باش پێ بگەین بۆ ئەوەی کە بتوانێت ئەدای ئەم سیاسەتە جوانە بکە و بەپێ ئەو مەجالێشی کە بۆمان ڕەخسا لە کابینەکانی پێشووی حکوومەتی هەرێم کە لێرە بەشداریمان تیا کردووە بە شایەتی هەم حکوومەت و هەروەها هەم خەڵکی کوردستان هەم ئەو وەزارەت و یەکە ئیداریانەی کە خەڵکی کۆمەڵی ئیسلامی یاخود ئیسلامیەکان ئیشیان لێ کردووە جوانترین ئەدا و سەرکەوتوترین ئەدایان کردووە ئەگەر چی لە بارودۆخی بە ئیمکانیەتی شابوو بێتن. ویستم ئەو بڵم مامۆسایفین تا چەند ئێوە لە ڕابردووە سەربەرز بوون بە نوێنەرەکانی کۆمەڵ چ لە حکوومەتا بوو بێتن وەکو وەزیر چ لە پەرلەمان چ لە ئەنجومەنی پارێزگاکان چ لە بەغدا ئێستا لەوانەیە حیزب هەبێ کادر و ئەندامەکانی لە ڕووی نەیە بڵە فڵانە کەس وەزیری منە فڵانە کەس پەرلەمانتاری منە ئایا ئێوە هەم خۆتان هەم ئەو خەڵکەی کە دەنگدەر و لەناو شەقامان چی لەسەر نوێنەرەکانی ئێماڵن؟ بە دروستی مامەسا ئەمێ هەر باسیەوەت بۆ بکەم ئێستا کۆمەڵی ئیسلامی بەردەوامە لە خەباتکردن ئێستا حالیەن ئەم 4 ساڵی ڕابردووە یاخود بڵێن ئەم 2 ساڵی کە ئێستا هەیە لە بەردەسا ئێمە حیزبێکی نەفەسێکی زیاتری ئۆپۆزیسیۆن بوونمان هەیە ئەگەر چی لە حکوومەتیش بن ئەم نەفەسەمان هەرون نەکردووە لەبەرەوە کابینەکانی هەرێمی کوردستان بە بارودۆخێکی نالەباری سیاسیە ڕۆیشتووە بۆیە بەردەوام قسەی خۆمانمان هەبوو ئەمە لە ڕێگەی نوێنەرەکانمان هەم لە بەغدا هەم لە پەرلەمانی کوردستان هەم لە حکوومەت هەم لە یەکە ئیداریەکان ئەمەمان هەبووە ئەگەر خەڵکی بە ویژدانەوە یعنی بەڕاستی لە هەر شوێنێ قسەیان کردبێ
بینیمانە لە تەلەڤیزیۆنەکانی غێری خۆمان و هەروەها لە سوسیال میدیا ئەوانەی کە هەلی وجدان بوو بێتن بە نەفەسێکی حیزبی بیریان نەکردبێتەوە ئەو شایەتیان داوە کە کادرەکانی کۆمەڵی ئیسلامی هەم لە ئاسی حکوومەت هەم لە ئاسی پەرلەمان خەڵکانێکی باش و گونجاو بوون و بیۆرانە ئەدای ئیشوکاری خۆیان کردەوە دوور بوون سوپاس بۆخوا لە گەندەڵی لەسەر ئەساس لەسەر لایانی پەروەردەیش بە نیسبەت پەروەردەیەوە سوپاس بۆخوا ئێمە جانبێکی باش و بەهێزمان و توانایەکی زۆرمان لە پەروەردا بە خەرج داوە بە درێژەی ئەوەی کە ئێمە معنی حیزبێکی نوێنین و بەردەوام هەر خەریکی پەروەردەکردن بووین ئێستا توانین بڵێن بە سەدەها کەس کە خەڵکی ئەم شارەی ئێمە بووە و لە سنووری ئەم ئەنجومەنەی ئێمە پەروەردە بووە کە ئێستا دانەیەک مهندیسە دانەیەکی کە بۆ نمونە دکتۆرە دانێکی کەوت چەندەهای کە مامۆسایە چیەچی لە ئاخریەکە ژمارەکان ناتوانین بیژمێرین بەڵام بە عمومان ئێستاتێ خەڵکانی باشن و خزمەتەکەن لە کەرتە گشتی و تایبەتەکان و نمونەی دڵسۆزی و نمونەی وەفا و نمونەی خەمخۆرین ئەوانە بۆ ئێمە ینی بەڕاستی دائیمەن ئەستێرەیەکی پرشنگدار لە حیاتی خۆمانە کە دەبینینەوە دڵمان پێخۆشەوە بۆ ئەوەش هەر بەردەوامین هەر لەسەر ئەساسی پەروەردە گەر قسە بکەین جارێکی کە ئەتوانم بڵێم بۆ ئەوەی کە خۆمانەوە شایەتێ نەدەین بچنە لای یەکە ئەمنیەکان کە لە پۆلیس و ئاسایش تا چێتە سژنی گەوران و ئەحداس و ئەوانە شایەتن کە ئەو خەڵکانی ڕۆژە لە ڕۆژان لەگەڵ ئێمە هەڵسو کەوتیان کردبێ یاخود تەلەبە و قوتابی ئێمە بووبێتن بەڕاستی ئەتوانین بڵێن ئەگەر یعنی هەر لەوێ نین ئەگەر لەوێش بن لەوانەیە حاڵەتی زۆر زۆر کەم و دەگمەن بێ ئەمە ئێمە دیارە پەروەردەکردنێکی چڕۆپڕمان هەیە بۆ پێگەیاندنی تاک کە ئەمڕۆ زەروتی کۆمەڵگەیە و ئێستا ئەزانین کە ئێمە لە کوردستان لەسەر ئاستی دەوڵەت لەسەر ئاسی کۆمەڵایەتی لەم یعنی هەجووە فەسادیا کە ڕووی لە هەموو وڵاتان کرد و کوردستانی لێی بێبەش نەبووە هەر لە تریاکەوە تا دێتە بابەتەکانی کە یعنی بەڕاستی چەندێک زەرورە کە پەروەردەیەکی دروستی ئیسلامیانە کە ئێستا لێرە ڕۆڵی خۆی هەبێ و بتوانێت خەڵکی هەم لەو قەسە بگێڕێتەوە هەم خەڵکانێکیش دروستکە ینی بەڕاستی بە پێشەوانەی ئەو ئاراستەیە کەشتی کوردەواری خۆمان بەڕێ بکە خۆش مامۆسایفان کاتم کە ماوە قسەی باشت کرد لە خزمەت ئەگەر شتێکت ماوە زۆر بە پوختی و یەک شت کە من یعنی بەڕاستی داوایەکم هەیە لێرەوە ئێمە لە خزمەتی خەڵکین و لە پێناوی خەڵک دروست بووین هەم بەرنامەکەمان هەم خودی خەڵکی ئێمە ئەمانەوەی خزمەت بە کۆمەلگای کوردەواری بکەین پێمان خۆش یعنی بەڕاستی کۆمەلگەیەکی هۆشیارمان هەبێ چکە تا ئەو کۆمەلگەیە هۆشیار بێ فەرقی چاک و چاکتر و فەرقی خراپ و خراپتر بخا ینی بەڕاستی ئەم بەهرەی باشی لێبین بۆیە ئێمە ینی لەم خۆپیشاندانەکانی ئەم دواییە بارەگاکانی هەندێک لە حیزبە کوردستانەکان لێرە و لە شوێنەکانی کە سووتان ئەگەر چی ئێمە پێمان ناخۆش بووە بارەگای هیچ حیزبێک بسووتێ و پێمان خۆش بانی بەڕاستی کۆمەڵانی خەڵک بەهاتنە سوپاسی ئەو حیزبولانانان کردا کە لە دەسەڵاتن یا لە غێری دەسەڵاتن و ئەوانەیشی کە هاتوون داوای حەق و مافی خوانیان کردووە پشتیوانیانین و ینی باوەڕمان پێ هەیە بەڵام ئەوەی کە جێگەی ئەسەفە یعنی بەڕاستی ئەمە ئەگەر چی یعنی خەڵکانێکی کەمیش بن لەوانەیە وا بیرکەنەوە بەڵام نەیانتوانی ئەم جارە فەرقی ینی بەڕاستی خەڵکانێک کە ئەم دۆخەی دروست کردەوە خەڵکانێکیش کە بەڕاستی بەرین لە دروستبوونی ئەم دۆخە بخەن و ینی هاتن بەجۆ لە جۆرەکان بارەگاکەی ئێمەشیان سووتان و ئێمە ئەگەر بارەگامازەمی و هیچ کاردانەوەی نەخێر ویستمەوە قسەیە لە خزمەتی جەنابتان بکەم ئەگەر چەندین جار ئەو حاڵەتە دووبارە بێتەوە ئێمە ئامادە نین یعنی تەنانەت وشەیەکی نەشیاویش ئاراستی خۆپیشاندەرێک بکەین چونکە ئێمە لە پێناوی ئەوان و لە بەربەرشەوەندی ئەوان و بۆ خەمەکانی ئەوان تێکۆشین جا بۆیە هەرگیز خەمبار و دڵناخۆشیان ناکەین زۆر سپاسانە زۆر سپاس مامۆستا عەبدولجەبار حاجی ڕۆستەم کارگێڕی مەڵبەند و بەرپرسی پەیوەندیەکان هەم کۆمەڵایەتی هەم سیاسی لە یەک دەقەیە کار و چالاکەکانی خۆتان پەیوەندیەکانتان چ لە ڕووی کۆمەڵایەتی چ لە ڕووی سیاسی چۆنە بۆ ئێمە و بۆ بینەرانی باسکە بسم الله وبه نستعين الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيد المرسلين بخيرانتان كاين بۆ دەڤەرەکەمان خی گەورە موفقتان کە برایان قسەی جوانیان کرد قسەکان دووبارە نەکەین و ئێمە پاش فەزلی خوای پەروەردگار سەرکەوتنی کارەکانمان لە هەموو کاتێکدا بە تایبەتی ئەم 4 ساڵی هەبوونی مەڵبەندەکەمان ئەگەڕێتەوە بۆ فەزلی خوای پەروەردگار پاشان بۆ تەبای و برایەتی نێوان براوخشکەکانمان لە سنوور و دەڤەرەکەیە ئەوە یەک دووەم لە ئەم دەڤەرە دەڤەرێکی عەشایریە ئێمە لە هەموو تیرە هۆزەکان خەڵک و ئەندامان هەیە سوپاس بەخوای پەروەردگار خەڵکانێکی جێگای متمانەی ناو تیرە هۆزەکان لەگەڵمانە سوپاس بەخوای پەروەردگار هەر ئەوشە هۆکار بۆ پەیوەندێکی باشمان لەگەڵ خەڵکی دەڤەرەکە وەروەها ئێمە خەڵکانێکمان هەیە جێگای متمانەی خەڵکە خەڵک ماڵ و سەرود و سامانی خۆی پێ ئەسپێرێ بیگەینە بە خەڵکێکی تیر و فەقیر و هەژار
خەڵکانێک سیقەی بە ئێمە هەیە بۆ دامەزراندنی مناڵەکانیان کوڕکشەکانیان بۆ مەسەلەی خێزان وەبەستە بۆ مەسلەی پێکهێنانی خێزان واروەها بەنسبەت علاقاتی سیاسیشەوە علاقاتمان لەگەڵ هەموو لایەنەکان علاقاتێکی تەبیعی و ئاساییە و ئێمە کاتێک سەردانی لایەنێکمان کردویان هاتبێتن بۆ لامانیان کەسایەتی لایەنە سیاسەکانمان کە بینی بێت بەڕاستی ستایشی کۆمەڵی ئیسلامی و ئەندامەکانیان کردووە کەوا هیچ کاتێک دادگا و لایەنە ئەمنیەکان هیچ کاتێک کێشە و مەشاکیلیان لەلایەن ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بۆ دروست نەبوو ئێمە ڕاستی ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیاتر بۆ ڕوون بۆتەوە کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی المسلم من سلم المسلمون من لسانه ويده بە شێوێکی گشتی سوپاس و ستایش بەخوا ئیش و کارەکانمان بەباشی ئەڕوا لەگەڵ هەبوونی ئەو قەیرانە مادەی کەوا هەیە لە وڵاتەکەمانەوە بە تایبەتیش لەسەر کۆمەڵی ئیسلامی دەست خۆش سواس دەکەین کاتەکەشمان کەماوە ببوورە مامۆستا محەممەد حەسەن بەرپرسی لەقی مامۆسانی پێشەنگ تۆ کەمتر لە 30 سانیە با ئەو دوو خوشکە ماون کاتیان بدەینێ و حەق و مافی ئەوان نەخۆین فەرموو چیتان کردو بۆ مامۆستایان بەعامەوە بسم الله بە خێراتنی جەنابتان دەکەین بۆ بەرهەم وەڵاهی ئێمەش وەکو کۆمەڵی ئیسلامی لەقی مامۆستایانی پێشەنگ لە سنووری مەڵبەندی شارە زۆر ئەلحەمدوللا ئێستا کۆمەڵی ئیسلامی خەڵحسابێکی تایبەتی بووەکە لە هەموو شتەکانە پرسمان پێکەن لەخوا بەزیاوێت لەبەرەوەی ئەزانن کە ئەو ئەندام و دۆست و لاینگرانی ئێمە ئەلحەمدوللا لە 2010 حوسەت دەنگمان هێناوە لەم سنوورە ئیستا لەم کاتە لەوانەیە نزیکی 1500 لایەنگر و دەنگدەر و ئەنداممان بێ سوپاس بۆخوا لەم سنوورە لەبەرەوەی کە ئەندامی چالاک و ئەنن حیزبەکان هەمویان بە تایبەتی مامۆستایان ببوورە با بینە سەر بە ئیشەکەی خۆت تا چەند پشتگیری داواڕەوەکانی مامۆستایان بوونەوە وەڵای ئێمە پشتگیری مامۆستای ناڕازی مامۆستایانمان کردو بە تایبەتی مافی مامۆستایان خوراوە ناکرێ ئەوە تا 36 نیوموچەی وەرگرتووە 36 نیوموچە 12 مانگ 11 مانگ پارەی وەرنەگرتووە ئێمە ئەمە لەگەڵ مەعانەتی مامۆستایان نین زۆر پشتگیری لە مامۆستایانەکەین لەبەرەوە مامۆستایان زوڵمیان لێکراوە هەموو موچە خۆرانی کوردستانی زوڵمیان لێکراوە دەست خۆش مامۆستا جان بەسۆز محەممەد بەرپرسی ئەنجومەنی عربەت دادە بەسۆز جەنابەت کەوتیتە کۆتاییەوە کەمتر لە 2 دقەمان هەموو بەرنامەکە ماوە جا لەم کەمتر لە 2 دقەیە ئەوەی دادە پەروین و براکانە نیان و تۆ بێڵێ پێشەکی بە خێراتنی وە ڕێستانەکەین خۆت و ستافەکە و لە خۆی گەورە داواکەم خۆی گەورە پاداشتان باتەوە ئێمە وەکو خوشکان لە ئەنجومەنی عربەت بەڕاستی هەمیشە لە خەمی خوشکانی خۆمانین لەلایەنی پەروەردەیە وەکو خوشکانی خۆمان ئێمە لە سنووری ئەنجومەنەکەمان هەفتانە هەفتەی دووانەمان وانەی پەروەردەیی دووە ئەوە خوشکمان هەبووانی هاتۆ بۆ لامە هیچ خوێندەوارێکی نەبوو هەوڵماندا فێری خوێندەواریمان کرد ئەلحەمدولیلا ئێستا قورئان بە جوانترین شێوە ئەخوێنەوە سوپاسی خوای گەورەکەین دووە ئەوە لە خەمی ئەوان چووکە ئافرەت نیوەی کۆمەڵگایە دایکی نێوەکەی تریەتی یعنی ئێمە بێ کۆمەڵ خوشکێک پەروەردە بکەین کە بتوان ئەو منداڵانی کە ئیهێنە ناو کۆمەڵگاوە جوانترین مناڵ بێ خەڵک لە دەست و دەمیان ئەمین بن دواوە لە خەمی ژینیشیانین ئێمە خوشکانی خۆمان سنوورەکەی خۆمان خولیمان بۆ کردوونەتەوە خولی خەیاتیمان بۆ کردوونەتەوە ئێمە 32 منداڵی بێ باوکمان هەیە کە بەرنامەی بەخشین هەموو مانگێک موچەی خۆیانەداتێ بە هاوکاری لەگەڵ برایانە تاوان ئەو دایکانش کە مناڵەکانیان بۆ ئەوەی لەسەر پێی خۆیان بوەستن خۆ یعنی لەم ڕۆژگارەدا تەنها ئەو موچە بەشی بژێوی ژیانیان ناکات ئەبێ لەسەر پێکانی خۆیان بۆستن هاتون خولێکمان بۆ کردوونەتەوە خولی خەیاتی سوودیان لێبینیوە ئەلحەمدولیلا فێری خەیاتی بوون ئێستا یعنی چاوەڕێی دەستی کەس ناکەن سپاس بۆ خوای گەورە زۆر دڵخۆشن بەکارەکان و هەم ئەو خولێشکە لەلایەن بەرنامەی بەخشینەوە کراوە مەکینەکانیشان بە هەدیە دیرایە شێکی نەوەیە دەستان خۆش بێ ئاگادار بوون تۆشتی زۆرت نووسی وەڵام کات دەرفەتی نین بەوە نە اکتیفا بکە و داوای لێبوون لێمان بوو دەشتی زۆر هەیە بەڵام ئیتر ئینشاءالله ئێمە هەموو کات لە خەمی خوشکانی خۆمان زۆر سپاسانەکەین و بەخێرات دوجار دێنەوە لای مامۆستا عەبدولقادر و دواوتە لەسەر کۆی بەرنامەکە شتێک ئەم خوشک و برانە لە بیریان چوو بێ خۆت بیرت چوو بێ بڵێیت وەک دواوتە و سپاس دەکەین بەڵێ وەڵا جارێکتر دەستخۆشیتان لێکە بوانە جەنابتان هەمومان جوڵان و ئەوە هەرێکی شتێکی بەسیتمان وت و دوجار وت وەڵا کاتەکە کەمە و پریا ناکەون و ئەوانە ئەگینا وەکو ئەو برا بەڕێزانە و خوشکە بەڕێزانە من قەناعەتم وایە چونکە من مانگانە کار و چالاکیەکیانیان ئەبینم و ئەبیستم ئەزانم یعنی ئێستا کار و چالاکیەکانم بیرەکەوێتەوە دڵنیا بە مبالغە ناکەم کە بڵێم 100 یەکیان وت فریا نەکەوتنەوە ئەوانە
جا ئەگەر ئینشاءڵڵا مەڵبەندەکانی ترتان کرد تۆزێ ماوەکان بۆ زیادکەن بۆ ئەوان تازە ئێمە لە 50 دقیقە زیاتر نییە. داوتی خۆت. وەڵام من هەر لە کۆتایە سوپاس و پێزانینم هەیە بۆ ئەم براو خوشکە بەڕێزانە و بۆ ئەو براو خوشکە بەڕێزانی تریش کە هەندێکمان ئامادە نەبوون لە ئەنجومەنی پێنجێن و ئەنجومەنی عربەت و سوپاس و پێزانین و دوعای خێرمەیە بۆ ئەو خوشک و بەرابەر ڕێزانی کە لە پشتی ئەم براو خوشکانەوەن کە هاوکارن بەردەوام خۆبەخشانە کارەکەن ماندوو نەناسانە کارەکەن. سوپاس بۆ خۆی پەروەردگار ئەم دەفەرەی ئێمە ئەم سنوورەی ئێمە لە زۆر شوێنە ژووتمانە ئەڵێ سەرەتای نەوەدەکانە ماشاءالله یعنی خەڵکێکی ئەو خەڵکانەی ئیش ئەکەن لێرە حەسوودیان پێ هەندێک جار ینی تەکلیفی قورسیان نییە لەسەر کۆمەڵی ئیسلامی لەم هەموو نەهامەتی و ناڕەحەتیانە شەرتێکی تعجیزیمان لەسەر دانانیان کە ئێمە نەتوانین بیکەین بڵێ ئاوانە بێکار ناکەم. سوپاس بۆ خۆی پەروەردگار هەمویان دێنە پێشەوەڵێن شت هەبێ نەبێ ئێمە ئیشی خۆمان هەرەکەین جا لەبەرەوە دوعای خێرم هەیە بۆیان سوپاسیان ئەەکەم دەستی هەمویان ماچەکەم. زۆر سپاس دەستە خۆش بێ و پاداشی ئێوەداتەوە سوپاسان سپاس بە خوشک و برایان داوای لەبوون نەکەین ئەگەر کەسێک ویستبێتی قسەیە بکات کات لەوە زیاتر دەرفەتی نین زۆر سپاسانەکەین. بینەرانی بەڕێز و خۆشەویست تا ئەڵلقەیەکی دیکە لە بەرنامەی لە نزیکە و لە نزیک مەڵبەندێکی تر پێتان نەگەینەوە هەموو لایەک بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ.